الحمد لله رب العالمين والصلاة والسلام على النبي محمد الأمين وعلى آله وصحبه والمسلمين أجمعين إلى يوم الدين. پیغمبر صلی الله علیه و سلم اتر پیغمبر بو. جگه لوی که پیغمبر بو سروچی دولتش بو. سروچی دولتش بو لمدینه منوره. که باسی سخیاتی پیغمبر صلی الله علیه و سلم اکین بشێوەیەکی وا بوو کەس نەئەگەیشتە سەخیایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەردەم لە هەموو کاتتا یعنی شتی ئەبەخشی و لە بەرزترین ئاستی سەخیایەتی و کەڕەمدا بوو. خوای تەعالی لە قورئانێدا دەفەرمی وإنك لعلى خلق عظيم. واتا لسر روشتي زور برزي يا لسر برسترين روشتي كوابو همو روشتكاني پیغمبر صلى الله عليه وسلم لبرسترين از دابو لبرسترين پلا دابو بخشينيش وەکو بەخشینی ماڵ و سامان و بەخشینی پارە یەک لە ڕەوشتەکانی پێغەمبەری بوو صلی الله عليه وسلم کە زۆر پێناسراو بوو و خەڵکان زۆر تەعەجوبیان ئەما لە بەخشینی پێغەمبەر صلی الله عليه وسلم. چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو دوو لایەن تەسەڕوفی ئەکرد. لایەنێکو وەکو ڕئیس دەولەت وەکو سەرۆکی دەولەت ئەبێ ئابووری وڵات بپارێزی، ماڵ و سامانی خەڵک بپارێزی و ئەبێ سیاسەتێکی وا دابنێ بۆ سەرپەرشتی ماڵ. ئەو سیاسەتە وا بکە خەڵکان هەمووی لە ئاستی باش دابن لەلایەنی ماڵداری و لەلایەنی هەبوونی یا لە نەهێشتنی فەقیری. لۆیە وەکو دەڵێن مشکلەی ئیقتصادی واتە قەیرانی ئیقتصادی یا چەلەمەی ئیقتصادی لە ئیسلامدا نەهێشتنی نەبوونیە. کە دەڵێن مشکلەی ئیقتصادی لە سەرمایەدا لە ڕژێمی سەرمایەداریدا وەڵا ئەڵێن چی ئەڵێن کەمی حاجاتەوە تە کەمی ئەو شتانەیە کە هەیە کە ئینسان بەکاردێنی حاجاتە بە پێویستە چۆن عیلاجەکرێ ئەلێوا عیلاجەکرێ ئێمە حاجات زۆر بکەین هەتا بەشی خەڵک بکە، چونکە نەک حاجات کاڵا و پێداویستەکان زۆر بکەن هەتا بەشی حاجات بکە بەشی پێویست بکاتن. لە ئیشتراکیەتدا دەرێ مشکلەی ئیقتصادی واتە چەلەمەی ئیقتصادی ئابووری چییە؟ ئەڵێن دابەشکردنی یعنی سامانداریەتیە لەسەر خەڵکان نەک لەسەر خەتکان. دەستگرتن بە ساماندارەتی لەلایەن دەوڵەمەندا و سەرمایەداران ئەبێ ئێمە وای بکەین دابەشبی بەسەر هەموو خەڵکان و هەموو خەڵکان وەکو دەڵێ وەسائیلی ئینتاجیان بەدەستبی هەر بەدەست دەوڵەمەندان نەبی. واتە هەموو کەس وەکو یەک ساماندار بیت و ماڵدار بی. لە ئیسلامەتیدا کێشەی ئیقتصادی کێشەی ئابووری نەبوونیە. چارەسەرکردنەکەی ئەوەیە ئەمە نەبوونی چارە بکەین. واتە کەس نێرینەوە لە کۆمەلگادا نابێ کەسێک بمینێ نەیبی بخوا نەیبی دەبەرکە نەیبی تیادا دانیشی. واتە نابێ کەس بمینێتەوە لە کۆمەلگا
پێداویستەکانی سەرەکی نەبی لە فەقیریان لە جادەی بکەوی بنوی یا لە فەقیریان لە برسان وەختە بمری یا لە ڕووتیان وەختە سەرما بیخوا یان بەهیلاچی بە یان گەرما بیخوا یا بەهیلاچی بە نابێ ئەوە هەبی لە ئیسلامەتیدا لۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە هەوڵی داوە فەقیری نەهێڵی هەژاری نەهێڵی نەبوونی نەهێڵی بەڕێ دابەشکردنی ماڵی دەولەت بەڕێی خێرکردنەوەی زەکات إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم ئیتر هەشت سنفی دیار کردووە نەسی ئاەتی قورئان هەست جۆرە چینی دیار کردووە دەبێت سەدەقەی بەسەردا واتە ماڵی زەکاتی بەسەردا دابش بکرێ بە جۆرەی پێویست جگە لەوەش پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویتی إن في المال حقا سوى الزەکات دوو سیاسەتی بەکارهێنایە لۆ دابەشکردنی ماڵ یەکیان ماڵی زەکات و ماڵی دەوڵەت بەسەر خەڵکیدا تەوزیع بکە بە شێوەیەکی دادوەرانە و بە شێوەیەکی وا کە پێویستی و نەداری و یعنی پێویستی خەڵکان چارەسەر بکە و نەداری و نەبوونی نەهێڵی لەلایەکی دیدا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو کاربەدەستەکانی مەنعی کردینە نەیهێشتینە تیجارەت بکەن چونکە لە ئیسلامدا مەمنوعە حەرامە کاربەدەست تیجارەت بکە کاربەدەست یا کاربەدەستی حکوومەتە و ژیانی خۆی دابین ئەکرێتن لە حکوومەتیدا یا ئەگە کاربەدەست نییە بادامیشی لۆ خۆی کاسبی بکاتن وەکو خەڵکانی دی نەک بێ پلەی کاربەدەستی خۆی ئیستیغلال بکاتن لۆ ئەوەی تیجارەتی یعنی احتکار بکاتن لۆ خۆی و لە زیاتی کاربەستی تیجارەتەکە کە ئێستا هەموو حکوومەتەکانی دنیای ئێستا لەسەر ئەوە دامەزراون لە ئەمریکاڕە هەتا بچووکترین حکوومەت و دەولەت لەسەر ئەوەی دامەزراوە حکوومەتدارەکان جگە لە حکوومەتدارن حکوومەڕانی ئەکەن هەمویان تاجرن هەمویان بازرگانن لە یعنی گەلەکانیان هەمووی بە نەبوونی و نەداری فەقیری ئەژێن ئەوانش بە خۆیان سەرمایەدارن حیسابیان لە ملیارات دەرچووە ئەمە زوڵمە لێ چونکە خوا لە قورئانێدا دەفەرمی ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس وأنتم تعلمون نابي أنقول لنيوان خۆم ماڵی خۆتان بەناحەق بخۆن و نابێ ئەو ماڵە شۆڕ بکەنەوە یان اتفاق بکەن لەگەڵ دەستەڵاتدارەکان و حکومڕانەکان ئەو ماڵە لەگەڵ ئەوان تاجرەکان ڕێککەون و تیجارەتیان پێ بکەن وەی لێدێ تیجارەت هەمووی احتکار ئەکرێ قۆرخ ئەکرێ بەدەستچێ بەدەست حکوکڕامنان و دەوڵەمەندان فەقیرەکەش تێ ئەچی و دەبن پێیان تێ ئەچی ئەمە تەبعاً شتێکی پێچەوانەی عەدالەتی کۆمەڵایەتیە و ئەمە پێچەوانەی حەق و ڕاستیە و پێچەوانەی مرۆڤایەتیە لێ ئێستا کە حکوومەتانی دنیا هەمویان حکومڕانەکان تیجارەت ئەکەن و سەرمایەدارن و خەڵکیش یعنی چەوسایتەوە و نەبوونی و فەقیریان لە ناو پەیدا بووە و تەنیا بەکاریان دێنن لۆ بەرژەوەندی خۆیان و لۆ شەڕکردن و لۆ کوشت و کوشتاری ئەمە زوڵمێکی زۆر گەورەیە و نابێت لە دنیادا بمینێ لە ئەوە وەکو پێغەمبەر وەکو ڕئیس دەولەت وای تەسەڕف کردیە بە گوێرەی ئەم سیاسەتەی کە قورئان دایناوە تەسەڕفی کردووە و نەهێشتیە هیچ کەسێک لە حکومڕانیدا پارەی لۆ خۆی دابنێتن یا تیجارەت لۆ خۆ بکە شەخصێک کە پێیان دەگۆ عامل واتە کارمەندێکی لە جێیەکی گەڕاوە پارەی هیناوە لۆ حکوومەت و لۆ دەولەت و لەو لای دانا و هەندێکیشی جودا کردەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەوە چێ جودات کردەوە فەرمووی وەڵڵا ئەوە ئیخۆمە خۆی لێ تووڕە کردو گوتی لەگەڵ ئەویدی دانێوە ئایا لە ماڵی داچی خۆت دانیشتبای پارەی خۆت ئەبوو نا ئەوە بەڕێی دەوڵەتت پێیا کردێ مادام بەڕێی دەوڵەتت پێیا کردێ دەبی دانێەوە لەگەڵ بینیەوە ناو بەیت المال
حەقیقۆی هەیە و معاشی خۆت هەیە و پارەی خۆت هەیە و حکومەت ئەداتێ بە جێگە و کورسی خۆت ئیستیغلال بکەی و لۆ خۆت شتەکەی ببەی ئەمە دروست نییە و پێغەمبەر صلی الله علیه و سلم قبولی نەئەکرد کورسی ئیستیغلال بکرێ بۆ پارە خڕکردنەوە و پارە لۆ خۆڕاکێشان ئەگەر ئەوها نەبوو واتە خەڵکان پارەیان لە خۆڕانە چ ئیستیغلالیان نەکرد و احتکاریان کرد یعنی بە شێوەیەکی زۆر سروشتی ئەم پارە ئەگەڕێتەوە بۆ بەرژەوەندی حکومەت و بەرژەوەندی وڵات و بەرژەوەندی گەلەکەی وای لێ نایە یەکێک بە ملیارات حیسابی بکە و یەکەش لە برسان بمری خانووی نەبی تێدا دانیشی یا پارەی نەبی خانووی بەکرێ بگری ئەلێرەدا ئەمە لەلایەک و پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو شەخصیش تەسەڕوف کردی وەکو شەخص میوانی هاتیە میوانداری کردیە و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه أو إيماني بخوا روجي قيامته هي دبي ريزي ميوان بكري ميواني بخيو كاتسوكا أو كاتا مطعم وشيشخانة وفندق أو جورجة أوتيل وشتانا نبوينا پیغمبر صلى الله عليه وسلم ببلال فرمو أنفق بلالا ولا تخشى من ذي العرش إقلالا ببردوامي لدويك أتو باري ببخشا لخاوان عرش واتە لە خوا مەترسێ کە لێت کەم کاتەوە چونکە هەر کابراایك شتێکی ببەخشی بەدەی لۆ ئورسێ و ممکنە لە دنیاش دە هەندەی لێ بێتەوە ئەلێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کابراایك چووە لای عەشیرەتێک نوێنەری عەشیرەتێکی چووە لای یەک یعنی دۆرە یعنی چەند مێگەلە مەڕیدای مێگەلە مەڕەکی گەورەی لێرە تا ئەو لای تەماشەتە کرد خەلاس نابوو یەک بێگەلە مەڕی زۆری دایە چۆ لای عەشیرەتەکەی کوڕۆگۆتی بڕۆنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە زۆر بە سەخیەتی ئەبەخشی و هیچ ترسی نەبوونی نییە هیچ ترسی نەبوونی نییە جارێکیان ژنێک هات هەدیەکی لۆ پێغەمبەری صلی الله عليه وسلم هینا یعنی جلکەکی پۆشاک بوو ڕێک و پێ بوو گوتیەوە پێم خۆشە بۆ خۆتی دەبەرکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبولی کرد و دەبەری کرد یەک لە سەحابەکان حەزی چوە ئەو جلکەی بە پێغەمبەری گوت صلی الله عليه وسلم وڵا هیچ شتێکی زۆر زانە پێم خۆشە بمدەیە ڕاست لەبەری کردووە و دایە کابرای بەرادەرەکان گلەیان لێکرد ئەوانی دی سەحابەکان گلەیان لێکرد گوتیان پێغەمبەر صلی الله عليه وسلم شتەکەی زۆر پێخۆش بوو و قبولی کرد چونکە نەیبوو تۆ چۆن لێ ئەستێنی کابرا گوتی وەڵڵاهی لەبەر شتەکەم نەبوو لۆیان بوو ئەو شتەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەری کرد کە بەرەکەتی کەوتێ ئەو بەرەکەت بێتە سەرە من تا من جلی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرکەم و پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر یەکێک چوو بالای هەر شتێکی داوای بکات لە کەین لە عینی کات یعنی ئەیدایە و یەک لە فەرمودەکانی ئەفەرمی پێم خۆش نییە ئەمر بەقەدەر چیای ئوحود ماڵم هەبی لە 3 ڕۆژان زیاتر لام بینێتەوە ئەگەر نەیبەخشم واتە بەقەدەر چیایە کە ماڵی لابات لەلا هەبا 3 ڕۆژی نەئەبر هەمووی ئەبەخشی وەجارێک لە لای منتقەی بەحرێک هەندە ماڵی لۆ هات ماڵەکە وەختی نوێژێ بۆ فەرمووی لێرە خڕکەنەوە لە حەوشی مزگەفتێ کۆمەڵیان کردو لەسەرێکیان خردەوە فەرمووی تا نوێژەکەیکن پاش نوێژەکەی کرد بە ئیسراحەت هات هەمووی لە عینی کات هەتا هەمووی دانە بەخشی هەتا هەمووی نەبەخشی نەچۆوە ماڵێ هەمووی بەخشی چۆلی کرد حەوشی مزگەفتی چۆ کرد هەمووی بەخشی لۆ خەڵکی ئەو جاچەوە ماڵێ لۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەخشین لە پارەپێدان لە یارمەتی خەڵک باشترین یعنی کەس بووە و بەرزترین کەس بووە حتا حەزەتی خەدیجە ڕەحمەتی خوای لێبی و ڕەزای خوای لێبی ئەفەرمی ئینەکە لا تكرم الضيف وتحمل الكلة وتكسب المعدوم فەرمووی ئەتوو ڕێزی میوان ئەگری و هەموو بارگرانیەکی ئەتوو لەسەر پیلی خۆت هەرەگری و ئەوەی نیتی ئەتوو ئەیدەیە ئەجا لێرەدا لایەنی بەخشین و ماڵدان و یان ماڵدابەشکردن چ بە شێوەیەکی فەرمی وەکو دەولەت چ بە شێوەیەکی شەخصی وەکو بەشەرێکی زۆر سەخی پیاوێکی زۆر سەخی کەس ناگاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەلۆ سیاست مەداری مالی نەلۆ ئەخلاقی شەخصی و ڕەوشتی شەخصی کە سەخیترین کەس بووە لە دنیادا
و باوەڕ ناکەم یەکێکی تر وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم سەخی پەیدا بیتەوە هەتا ڕۆژی قیامەت ئیتر هەر پێویستە ئێمە بیرەوەری ئەو پێغەمبەرە بکەین و صلی الله عليه وسلم و سەلەواتی لێ دەین و داوا لە خوای بکەین کە ببیتە شەفیعمان لە ڕۆژی قیامەت. آمين يا رب العالمين، وصلى الله على النبي محمد وعلى آله وصحبه وسلم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.